إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم، مرۆڤەکان ئەتوانن لەگەڵ هەموو شتێکا دابنیشن. ئێمە ئەتوانین لەگەڵ یەکتر دابنیشین، ئەتوانین لەگەڵ شاشەی بێگیانە دابنیشین. زۆر کە من ئەوانەی کە ئەتوانن لەگەڵ خۆیانە دابنیشن. نەفسی خۆمان زۆر پێویستمان بەوەیە کە لەگەڵیا دابنیشین. پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام هەر هەمویان کاتێ وەختێکیان هەبووە کە لەگەڵ نەفسی خۆیانە دانیشتون. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم لە پێش نبووەتیشە کاتێکی هەبوو، ساتێکی هەبوو لە غاری حیراء بۆ خۆی دائەنیشت. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم لە دوای نبووەت لە ڕەمەضانانە ئیعتیکافی هەبوو بۆ خۆی دائەنیشت لەگەڵ خۆیان. خێوەتە جوانەکانی ناو مزگەوت لە ئیعتیکافە یەکێک بوو لە ئادابە زۆر گەورەکان و سنەتە زۆر دیار و جوانەکان لە زمانی ئەسحابدا و دواتر وردە وردە کاڵ بوویە و نەما. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ قسەیەکی مەشهوری هەیە کە ئەفەرمێ خذوا بحظكم من العزلة. پشکێک وەرگرن لە ژیانی خۆتان، با پشکێکتان هەبێ بە تەنها دانیشن. عزلەی کولی لە دینە مەمنوعە، لا ڕهبانیەتە فی الئیسلام. پێغەمبەریان صلی الله علیه وسلم فەرمووی گۆشەنشینی لە ئیسلامان نییە، بەڵام هەر کەسێک پشکێکی پێویستە کە خۆی بۆ خۆی لەگەڵ خۆیان دابنیشت. ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ لابد للعبد من عزلة لعبادته وذكره وتلاوته وتوبته. إلا أبي إنسان كاتيكي هبه بتنها كز آقاي لنبي لو كاتا عبادتك، لو كاتا طاعتك كان يجيب جيكا، توببك، ذكر بخيانة، تلاوتي قرآنك. أم عزلة وجيابنا ولا خلق زور إشمامتي أكي كاتك إما دعاء أكين جورك لآداب دعاء ويا سلوا الله بالوسيلة أو دواب كين لخوا بهو يشتوى اشتكبريتي لك كردوي خومان أعمالي صالحي پنهاني خود زور كات قليلة وأكين كدعاء كان من جيران نابه هو كاريكي سريكي أويا عبادتيكي كسيما نية لكاتيكي زور پنهانا بيت عبادتيكي سر بي كإما بلين خواهي جان فلانا عبادت من بو توكر دي يا ربي خواهي توش فلانا شنا بوك. علماء فرموا أنا عبادات دو جورة، عبادتي جلاء وعبادتي خفاء. عبادتي جلاء بأشكراك إما إيكين يكتر أبينين في اسمان بعبادتك الشراوية كز آقاي لنا بغير ذاتي فالوردقار نبي. لقرآن كاتي رب العالمين باسی ئەوە ئەکات کە هەر کارێک کە ئێمە بیکەین ئەو ئاگای لێتی بەس بۆ خراپە نییە. ئێمە وا بزانین
لە نەزەری زۆرینەی موسڵمانانە ئەو حاڵەتە دروست بووە لە کاتێکا کە گوناهەکە هەستەکە خوا جەل جەلالەهو ئاگای لێتی هەندێک جار سەیری ڕەحمی خوا ئەکات تەجاوز ئەکات لە حەقی گوناهەکانە بەس لە کاتێکا عیبادەت ئەکەی بە هەمان شێواز هەر شتێک کە ئێمە ئەیکەین ڕەب العالەمین زۆر بە کامیلی ئاگای لێیە چاکە بێ یا خراپە بۆیە زۆرێک لە چاکەکان پێویستمان بەوەیە کە لە بینی خۆمان و خوایە بێ إن تبدوا خيرا أو تخفوه جاري وای خێرێک بە ئاشکرا جێبەجێکە هەندێک جاریش بە نهێنی عیبادەتی نهێنی یەکێکە لەو عیبادەتانەی نابێت کەسی موسڵمان فەرامۆشی کات هەر کەسە ئەبێ پشکێکی هەبێت لەو عیبادەتە ئەگەر پشکێکت نەبوو لەو عیبادەتە لە ئیمانبوونت بەخوا بترسە کەسی موسڵمان هەمیشە لە پێش چاوی خەڵک باشترین عیبادەت کات و بینی خۆی خوا هیچی نەبێ دیارە عیبادەتەکانی بۆ ڕیایە لەبەر خاتی خەڵکە بۆیە بە دوور لە چاوی خەڵک بە دوور لە چاوی ئەعلام ئەبێ ئینسانی موسڵمان شتانێکی هەبێ بەس خۆی پێ بزانێ ماڵ و منداڵیشی پێی نەزانن زوبەیری کوڕی عەوام ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم ڕۆژێک فەرمووی من استطاع أن يكون له خبء فليفعل هر کس توانی ئیشێ بکە بەدزی کەس ئاگای لێ نەبێ بابیکە با بچێ ئەو کارە جێبەجێکە کە کەس ئاگای لێ نییە بەس ذاتی خوا ئاگای لێتی زین العابدین کاتێک کە وەفاتی کرد ئەو کەسەی کە ئیشوەری زۆر ترسە پشتی بینی ڕەش بۆتەوە وتی ئیلا زین العابدین گوناهێکی زۆر گەورەی کردووە بۆیە خوای گەورە ئاوا تۆڵەی لێسەندێتەوە پشتی ڕەش کردووە دوای چەند ڕۆژێک فەقیری مەدینە هەمووی دەرکەوتن وتیان ئێمە چەندین ساڵە پیاوێک شەوانە تەقە لە دەرگامانەدا و شتێکدا ئەنێ نازانین کێ ئێستا خواردنەکەمان بڕا کەسە مردو شۆرەکە تێگەیشت ئەم پشت ڕەشبوونەی هەموو هیچ شەوانە ئەو فەردانەی کە باری کردووە ئەوەندە خۆی مانوو کردووە کەسیش پێی نەزانی دواتر مردو شۆرەکە باسی کرد بێت و نەبێ ئەم کەسە لەو ڕۆژەوەی کە مردووە هیچ کەسێ خواردنی بۆ نەچووە ئیلا ئەم کەسە ساڵحە بووە کە کۆڵەکانیەوە بە کۆڵەوە پشتی ڕەش کردووە لە ئاخری زەمانە فتنە زۆرە فتنەکان ئەنداز بەدەر هەموو توێژەکان ئەگرنەوە مەلایەک ئەگرنەوە کەسێکی زۆر داماویش لە دوورەوە ئەگرنەوە سیاسێک ئەگرنەوە ناسیاسێک ئەگرنەوە فتنە باڵ ئەکێشێ بەسەر ماڵەکانە هەموو سوچێک کە تۆ دەستی بۆ ئەبەی فتنە ڕەت پێ ئەگرێ چی بکەین ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی فتنە کێ باشترین کەسە لە کاتی فتنە أفرمي خير الناس فيها يعني في الفتن في فتن يوم القيامة الغني الخفي النقي أو كسيك دولمند والشاراوية كسبي نازاني والنقي زور باك غني ما بس أولي باري زوري هبه ما بس أويا كسيك باحتياج لخلق چاوی شۆڕ ناکە بۆ خەڵک چاوی شۆڕ ناکە بۆ پارەی خەڵک نە بۆ پارەی حیزب نە بۆ پارەی خەڵک نە بۆ پارەی حکوومەت بەس ڕەب العالەمین ئەبینێ نەقی کێیە کەسێکە کە زۆر پاکە هەر کارێکە لەبەر خاتی خوایکە نەقا و جوان ئەی خەفی کێیە کەس نایناسێ بە نهێنی کارەکانی جێبەجێ ئەکە بەداخەوە ئێمە لە زەمانێکی ئەعلامی پیسی وهایەن هەموو کارە خەیرەکان دەرئەکەون ئیعلام چاوی بەسەرەوەیە لەم کاتانە پێویستمان بە خەڵکی خەفی هەیە پێویستمان بە موسڵمانانێک هەیە بەبێ ئاگاداری هیچ کەس کردەوەکانی خۆی بە باشی جێبەجێ ئەکا جوانترین نوێژ لە کاتێکە کەس ئاگای لێ نییە ئەو جێبەجێ کردو نەک نوێژێ لە پێش چاوی خەڵک جوان کە خۆت بە تەنهای نوێژێکی بێکەڵک علەما ئەفەرمون ئەگەر ئەتەوێ بزانی کەسێکی ڕیابازی یا ڕیاباز نیت سەیری یەک عەمەلێ بکە لە هەردوو کاتە کاتێککە خەڵک چاوی لێ چۆن نوێژەکەی کاتێک چاوی لێ نیە چۆن نوێژەکەی کاتێککە خەڵک ئاگای لێ چۆن ئەبەخشی کاتێک خەڵک ئاگای لێ نیە چۆن ئەبەخشی کاتێک خەڵک ئاگای لێ نیە چۆن خۆت لە
گوناه ئەپارێزی ئەو کاتێ خەڵک ئاگای لێ چۆن خۆت لە گوناه ئەپارێزی ئەلەوێ دینداری تۆ دەرەکەوێ خواناسی دەرەکەوێ. عەزیزەکانم ئێمە هەر هەمومان ئێستا لەناو خەڵکە هەندێک کەس شتەکانی ئێمەی زانی و ئەڵێن وەڵڵاهی ئەمانە خەڵکی خراپن، هەندێکیش هیچی ئێمە نازانێ ئەڵێ وەڵڵاهی ئینسانی باشە. کە قەحطانی ئەفەرمێ وەڵڵاهی لەو عەلیموا قەبیحە سەریرەتی لەئەبە السەلامە عەلەیە مەن یەلقانی. وەڵڵاهی ئەگەر خەڵک نهێنیەکانی ئێمان بە جوانی بزانیایە وەڵڵا کەس سەلامی لێ نەئەکردین. هەمومان ئەو هەن. ابن القيم رحمة خوای لەبێ ئەفەرمێ إن من نعم الله تبارك وتعالى علينا أن الذنوب لا تفوح. یەکێک لە نعمەتە هەرە گەورەکانی خوا بەسەرمانەوە ئەوە کە گوناه بۆنی نییە. وەڵڵاهی بۆنی هەبووە کەسمان نەمانتوانێت لە کەسمان نەبژین. بل الإنسان على نفسه بصيرة. ئێمە خۆمان ئەزانین خۆمان بای چەنین، خۆمان ئەزانین کردەوەی باش و خراپمان چەندێکە، ئەندازەکەی چەندێکە، چەندێ لە خوا ناسین و چەندێ لە خوا ئەترسین. نهێنیەکانمان چین، کەس بە نهێنی ئەمە نازانێت. ئێمە پێویستمان بە عیبادەتانێکە لە زمانی فیتەنە کەس ئاگای لێ نەبێت. عیبادەتی قەلب و دڵ مەلائیکەش ئاگای لێ نەبێت، بەس خواگیان ئاگای لێتی. بەنمونە دڵێکی پاکت هەیە ڕقت لە هیچ کەسێک نابێتەوە، مەلائیکە ئەمە نازانێت، کردەوەکانی تۆ ئەبینێ، ئەمە بەس خواگیان پێزان. هەروەها خراپەیەکیشت هەبێت لە دڵا کەس پێی نازانێت، بەس خواگیان خۆی محاسبەتەکە. مەلائیکەی سەرشانەکان ئەعمالی ظاهرە ئەنووسن، ئەعمالی باتینە ئینسانیان پێ نانووسن، بەس خواگیان خۆی لە بینی تۆ و ڕەب العالەمینە کەس نازانێت. چۆن عیبادەتی قەلب ئەکەی، چۆن دڵت فێری علمێک ئەەکەی، زانستێک ئەەکەی، چۆن دەرەوە جوانە ئەوە ناوە جوان بێ. مامۆستا سەعیدی نورسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەیوب عەلەیهی السەلام بێنە پێش چاوتان. ئەیوب لاشەیەکی دەردەدار و دڵێکی ساغ، ئەڵێ عەکسی کەرەوە خەڵکی زمانی ئێمە دەرئەچێ، لاشەیەکی ساغ و دڵێکی بیمار. پێویستمان بەوەیە دڵەکانمان جوان کەین، دڵمان پڕ نەبێت لە حەسادەت، پڕ نەبێت لە بغض، پڕ نەبێت لە کینە، دڵمان ڕیاباز نەبێت، پڕ بێت لە ئیخلاص، دڵمان جوان کەین. ئیمامی غەزالی باسی علم ئەکاڵە، علم چییە؟ ئەفەرمێ عیبادەت القەلب، عیبادەتی دڵە. دڵ کۆمەڵە عیبادەتی هەیە. کتێبێکی مامۆستا عومەر ڕێشاوی هەیە بە ناوی تاوانە دەرونیەکان کە تەرجەمەی کردووە بۆ کوردی و لە ئەسڵا کتێبی بۆتیە، ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەردووکیان بێ. هەموو گوناهەکانی دەرونی ئینسان باسەکە کە مەلائیکە پێی نازانێ، ئێمە خۆمان پێی ئەزانین. هەموو ئینسانێک لە سەریرەتا تووشی گوناه هەبێ، پەنهان کەس ئاگای لێ نەتووشی گوناه هەبێ. یەک وەلی لە ئەولیای خوانیە لەم سەرزەویە تووشی گوناه نەبوو. بەڵام عیباداتی خەفیان، عیباداتی شاراوایان گوناهەکانی بۆ شاردوونەتەوە و گوناهەکانی بۆ سڕیونەتەوە. با ئێمە بێن بزانین ئەم عیباداتانە چین، ئێمە چی بکەین، لە کاتی پەنهانە چی بکەین. ئەبێ ئیلا لە کاتی پەنهانە هەندێک قورئانمان هەبێ خوێندبێتمان، وەلەو سوورەتی فاتیحەش بێت، بە دڵی خۆت مناڵەکانە ئاگای لێ نەبێ خوێندبێتت، سووچێکە دابنیشە کەس ئاگای لێ نەبێ. هەندێک جار زمانیش مەجوڵێنە، بە دڵ قورئان بخوێن، هەندێک جار بە دڵ ذیکر کە کەس ئاگای لێ نەبێ، هەندێک جار نوێژە سونەتەکانت هیچ کەس ئاگای لێ نەبێ لە شوێنێکا جێبەجێیان کە، هەندێک جار دوعای خێرکە بە نهێنی. کەسی مسلمان طبیعەتی زۆر بەرزە، والله یەکێک لە صفاتەکانی مسلمان بچێ بەلای شتی هەر کەسێکە دوعای خێری بۆکە، بچێ بەلای گوناهبارە دوعای خێری بۆکە، نەک دوعای شەڕ. ئێمە لەم زەمانە مەفاهیمی دینمان زۆر بچووک بووەتەوە، بۆیە ئەچین کەسێکی خراپەکار ئەبینین دایان قسە بەرامبەری ئەکەین، بەعکسەوە کە خراپەکارێکت بینی دەست بەرزکەوە یا ڕەب داوا لێ ئەەکەم بە گەورەی خۆت ئەم عەبدە ڕزگار کە لەم گوناه. واللهی پیاوە گەورەکان کاتێک کە کەسێکیان ئەبینی تووشی گوناه هەبێت، شەوێکیان تەرخانەکرد لە پێناوی ئەوەی خوای گەورە هیدایەتی ئەو کەسە بدات. ئێمە چەند دوورین لە مەفاهیمی دینەوە، ئێمە دین ڕقمان لە یەکتر بڵاو ئەکەینەوە، بەینەما دین بەم شێوازە نییە. ئەبێ ئێمە مسلمان بگەینە ئەو ئاستەی لەگەڵ گوناهبارێکە بەو شێوازە. طبیعەتی مسلمان ئەبێ زۆر بەرز بێ. کەسێک ئەبینی سیارەیەکی جوانی هەیە، خوایە مەحفوظی کەی، کەس ئاگای لێ نییە، بەس دڵت
هاواری محفوظیەتی بۆ ئەکا ماڵی جوانی کەسێک ئەبینی خوایە بەرەکەت بەسەریا ببارێنە گەنمێک ئەبینی خوایە بەرەکەت بەسەریا ببارێنە ئاژەڵی کەسێک ئەبینی خوایە بەرەکەت بەسەریا ببارێنە طبیعەتی کەسی مسلمان طبیعەتێکی بەرزە طبیعەتێکی سەخیف و بچووک نییە چاوی لە ماڵی خەڵک بێ مسلمان زۆر لەوە گەورەترە مسلمان وها نییە تەنها بە ناشرینەوە بنیشێتەوە عیسا عەلەیهی السەلام مردارە بوویەکیان بینی بە ئەتباعەکانی وت چی ئەبینن وتیان لاشەیەکی گەنی و بۆنێکی پیس فەرمووی مندانێکی سپی جوانە بینن ئەمە صیفەتی کەسی مسلمانە دائیمە بە دوای جوانەکانە ئەڕوا ماڵبەخشین بەنهێنی قەرزدانەوە بۆ خەڵک بەنهێنی دڵساغی بەنهێنی هەموو ئەمانە عیباداتی پەنهانن گوناهە شاراوەکانت ئەسڕێتەوە هەر کاتێ گوناهێکت کرد بەنهێنی و کەس ئاگای لێ نەبوو لە بەرامبەریان محاولەکە عینی ئەوە عیبادەتێ بکەیت بەنهێنی بنمون نەزەرێکت کرد کەس ئاگای لێ نەبوو کاتێک کە کەس ئاگای لێ نییە ئەتوانی نەزەرێ بکەیت لەبەر خاتی خوا چاوەکانت بکەیت پارەیەکت بەخشی بە ئاشکرا یان هەڵەیەکت کرد بە ئاشکرا بڕۆ بە پەنهان پارەیە ببەخشە کەس نەزانێ فەقیرێک لالود بووی لەگەڵیان بەنهێنی بچۆ پارە بدە بە فەقیرێک کە کەس نەزانێ بۆی خوا لەو گوناهت ببورێ هەندێک لە زانایان ئەفەرمون ئەیوب عەلەیهی السەلام ئەو هەموو بەڵاو مصیبەتێ بۆچی بەسەرا هات جوان جوابی یەک فەقیری نەدایە یەک فەقیر جوان جوابی نەدایە خوا ئەوە عەقوبەی دە ئێمە پێویستمان بە زۆر جۆر لە عیباداتی نهێنی هەیە کاتی خۆمان بە نهێنی کوشتووە لە خراپە ئەبێ کاتی خۆمان بە نهێنی بکوژێنەوە لە چاکە غیبەتی کەسێکمان کردو ئاگای لێ نییە وەصف و سەنای ئەکەین لە کاتێکە کە ئاگای لێ نییە ئەمە کردەوەی کەسی موسڵمانە ئەمە عیبادەتە پەنهانەکانن کە ڕزگارە ئەکا لە گوناهە پەنهانەکان تەنانەت لە جیهادا زۆر پاڵەوانی گەورە هەبوون جیهاد کە شتێکی زۆر ئاشکرایە ململانەیە زۆر بەنهێنی جیهادەکانی خۆیان جێبەجێ کرد دەیان ڕیوایەت ئەخوێنیتەوە کە کەسێک هەموو دەموچاویدا شاردوو بەس چاوی بە دەرەوە بوو فڵانە مهمەی جێبەجێ کرد و لە مێژوان نووسراوە بەڵام کەس نازانێت کێ ناوی چیە دەیان ناوی ئەوە ئەخوێنیتەوە صاحب النەقب کێیە صاحب النەقب نازانێت ئەو کەسێکەوە خاوەنی کوونەکە نازانێت لە مێژوە بەڵام ئەزانی لە کوونێکەوە خۆی گر بە شوێنەکە قەڵاکەی ڕزگار کرد کەس نەیزانی کێ بوو دەیان کەس هەبوون لە مێژوە کاتێکەوە غەنیمەتیان ئەگرت و ئەیان هێنا دەموچاوی خۆیان ئەپێچاوەی کەس نەیان بینێ وەسفیان نەکەن بڵێن غەنیمەتەکەیان هێنا نەیانسی کارە نهێنیەکان زۆر گەورەترن لە کارە ئاشکراکە ئێمەی موسڵمان پێویستمان بەوەیە دانیشین لەگەڵ خۆمانە بە خۆمانە بچینەوە ذنوب الخلوات مهلكات وعبادات الخلوات منجيات گوناهی تاوانەکان تاوانە نهێنیەکانی ئینسان ئەیفەوتێنێ عیبادەتە نهێنیەکان ڕزگاریەکە هیچ چارەمان نییە ئێمە لە زەمانێکان و خوای گەورە سیتری کردوون شاردونێتەوە زۆر گوناهمان کردو پێویستمان بەوەیە کاتانێکمان هەبێ عیباداتی زۆر شەخسی و پەنهان بکەین تا خوای گەورە دەرگای خێرمان لێ ئەکات قاضی عیاض ئەفەرمێ هەندێک جار ذیکرەکان بە دڵ بکەن بە زمان مەیکەن زمانت مەجوڵێنە بەس دڵت بە دڵ بڵێ سبحان الله بدل بڵێ الحمد لله بدل الله أكبر بدل صلوات لسر پێغەمبەرگیان صلى الله عليه وسلم ئەفەرمێ ئەم ذیکرانە مەلائیکە پێی نازانێ لە ڕۆژی قیامەتا کاتێک ئەزانی خەزێنەیەکی زۆر گەورە لەلای خوا بۆ تۆ کۆ بۆتەوە واللهی سەدەقەیەکی سر کە ئینسان ئەیکات لەبەر خاتری خوا کەس پێی نازانێ دەنکە خورمایەک لە ڕۆژی قیامەتە وەکو کێوێک ئەڵێن ئەم کێوە خەیری تۆیە واللهی پەروەردگارە من ئەمەم نەکردووە نا ئەی عەبد کارێکت کرد کەس پێی نەزانی عیبادەتێکی زۆر پەنهانت کردوا بۆم گەورە کردووی چۆن ئەسپێکی بچووکی جوان چۆن گەورە ئەکرێ ئەبەو شێوازی بۆم گەورە کردی عیبادەتی خەلەوات قورس زەحمەتە ئینسان جێبەجێ کرد بۆچی زەحمەت چونکە وا هەستەکە خەڵک نایبینێ ابن الجوزي لكتابي صيد الخاطرة أفرمين نترسي لو عبادة بنهان كي خلق بين زان الله يكير للدليل كان لسر خوا جل جلاله برو زور بتزي عبادتك لنا وخلق بلا وبيت همو أزانين زور علماء باسيان كردو إمام أبو حنيفة سطر كات شو نيجيك باش شو نيجيك شون بيزان ده
علەما یەکێک لە کێشەکانیان ئەوە بووە کە خەڵک بە عیبادەتەکانی زانیون. ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کێ بینی کە شەو نوێشکە خۆ زۆر بەدزی کرد. یەکێک لە دەلیلەکانی خوا جەل جەلالوهو تۆ بە نهێنی لە بەردەمیا بووەسە بە ئاشکرا جاڕەبووە. بۆیە کەسی مسلمان پێویست ناکە بەوەی کە لە پێش چاوی خەڵک خۆی جوان کە بڕۆ لە پەنهانە خۆت جوان کە لە لای خەڵک جوانە بی. وەڵاهی پەنهانت خراپە بوو مدەتێک باشە بی لە پێش چاوی خەڵک دوایی دەرئەکەوی فەزح ئەبی. بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کۆمەڵە عیباداتی سر لە ژیانی خۆمانە دابنێن. چەند شیرینە ئینسان کە پیر ئەبێ بیر کاتەوە لە گەنجیەوە فڵانە عیبادەتم هەیە بە نهێنی ئەیکەم هەتا ئێستا نەمپچڕانم. یان کاتێکەوە لە سەرمەرگە پێویستە بەوەیە کۆمەڵە عیبادەت بێنیتەوە پێش چاوی خۆت تا ڕەحمی خوا ببینی. چەند عیبادەتێ بێتەوە پێش چاوت تاوەکو بە ئاسانی بتوانی بڵێ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله صلی الله علیه وسلم. خوای گیان ئێمە عەبدانێکی گوناهکار لەم ماڵەی تۆیە کۆبوونەتە لە زەمانێکی زۆر فیتنە ئەژین. خوایە هانا بۆ لای تۆ ئێهێنین لە گوناهەکانمان ببورێن. یا ڕەبی خوایە دەرگاکانی خەیر بەسەرمانە واڵاکە. خوایە بۆ خاتی ناوە جوانەکانی خۆت فێری عیبادەتی سر و پەنهانمان خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت بەزەی خۆت بەسەرمانە ببارێن. عاقبەتمان پڕخێر کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان ئارامی بەسەر دڵمانە ببارێنە، ئارامی بەسەر ماڵمانە ببارێنە، ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە. یا ڕەبی خوای گیان هەر عەبدێ گوناهێکی کردووە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت تەوبە ئەکا لە بەردەم تۆیە. خوایە تۆ عەفوی بکە، خوایە تۆ ئەرحەم الراحیمینی. واللهی لەو کاتانەی کە گوناهەکەین خوای گیان چاومان لە ڕەحمی تۆیە. خوایە بێڕەحمی خۆتمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی خزم و کەس و کارمان ببوورە. یا ڕەبی خوای گیان هەر کەس عیبادەتێکی پەنهانی کردووە خەیرێکی پەنهانی کردووە خوای ئەجر و پاداشتی بۆ بنووسە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ئەو دەوڵەمەندانەی لەم کاتی قەیران و گرفتە ئاگایان لە فەقیر و هەژاری ئەم وڵاتە هەیە خوایە بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەریانە ببارێنە. خوایە بەرەکەت بەسەر ئەم شارەی ئێمە ببارێنە. خوایە بۆ خاتری گەورەی خۆت بەرەکەت بەسەر زەویەکانمانە ببارێنە، بەرەکەت بەسەر کانیاوەکانمانە ببارێنە، بەرەکەت بەسەر بیرەکانمانە ببارێنە. یا ڕەبی خوای گیان ئێمە عەبدانێکی گوناهکار خوای گیان لە گوناهی لەوە پێش و لەوە پاشمان ببوورە. یا ڕەبی خوای گوناهانێ بە ئاشکرا و پەنهان کردومانە عەفومان کە. یا ڕەبی خوای گیان ئەم عەبدانە ڕۆیان کردوتە ئەم ماڵەی تۆ واللهی پەروەردگارە تۆ خۆت شاهیدی ئەمانە سەری سوژدە نەوی ناکەن بۆ غەیری تۆ نەبێ. یا ڕەبی خوای گیان ئەمانە سەری سوژدە نەوی ناکەن تەنها لە بەردەم دیوانی تۆیان نەبێ. خوای گیان ئەمانە دەستی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ. یا ڕەبی خوای دوعاکەینان گیراکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.